ئەمڕۆ بەبوونی جژنی ڕەمەزانەوە هاتووین جژنی نۆرۆز بکەین. ژنان هەرچەنە ئاگر لێرە ناکرێتەوانە ئەمە هاتوون بەشداری تیا بکەین. ئەمە وەکو گەنجانێکی شاری سلێمانی هاتوون بەشداری لێرە بکەین. ئێمە حەزمان کرد هەر وەک چەند ساڵانێکی پێشوو ئێمە هاتوین بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژە پیرۆزە، بەڵام بەبوونی ئەم وەزعەوە تۆزێ وەزعەکە نالەبار بوو، بەڵام ئێمە هەر حەزمان کرد وەکو ڕۆژانی وەکو ساڵانی تر ئەم یادە بەرزڕاگرین. بەڵێ ئێمە خۆمان بە خێزانی هاتوین، خۆم و هاوسەرەکەم و دوو مناڵم. وەڵا هاوڵاتیانە بینم خۆیان یادی نەورۆزەکەنەوە، چونکە ساڵانێکە ها ئێرە شوێنێک بڵێن با بڵێن مەنزڵگەیەک بوو، حەزیان نەکرد ئەو یادە لە ناوبەرن. ئەم ساڵیش هەر یەکە و لە ئاستی خۆیەوە هاتووە گوێنێ ئاو بەهێنێشت با بڵێن بە بۆنێ وەزعەکەوە. وادارم هەر وەکو ساڵانی تر ئەم ڕۆژە یاد بکەنەوە، چونکە ڕۆژێکی پیرۆزە، گوێنێن بە هیچ شتێ. ئیشەڵا خۆی گەورە وڵاتەکەمان سەرکەوتووەکە. شکە لەبەرەی جەژنێکی کوردەواری خۆمانەوە بەجلی لە ڕاستەنی خۆمانەوە هاتوین بۆی خۆمان ڕسم و جوان بگرین و ئاگرێ بکرێنەوە. وتیشان ئەکرێتەوە بەستر هەر هاتین مان بە دووسە ڕسمی خۆمان گری لە مامەیارە کە شوێنێکی خۆشە و گەشتیاریە و اینجا بەس لە جلەکانی خۆمانەوە هاتوین، خۆمان دەرەخین کە ئێمە کوردین و هەر کورد پەروەریش دەبین. کوردم خەڵکە کوردی من کوردیە، خدا وڵاتەک پێریە جۆچونێ من زیندیە. کوردم خەڵکێ کوردستانە زمانێ من کوردیە، خدا وڵاتەک پێریە مەبچونێ من زیندیە. کوردم 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 کوردم